سڵای خۆی گەورتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزە فەرمان حەسەن و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم لەم بەرنامەی تاوتوی پرسی گەڕانەوەی مافەدارایەکانی فەرمانبەران و پاشەکەوتی موچەکانیان دەکەین چۆن بتوانین حکومەت ناچار بکەن کە قەرزی فەرمانبەران بداتەوە و مافەکانیان بپارێزێت پاشەکەوتی موچەی فەرمانبەران کە حکومەت لا دەرەوە یاسا کردوێتی دەتوانرێت بە یاسا ئەو مافە بگەڕێنرێتەوە و هەروە دادگاکانی هەرێمی کوردستان دەتوانن مافی زیاتر لە ملیۆنێک فەرمانبەر لە حکومەت بسەنەوە حکومەتی هەرێمی کوردستان کە ئێستا لە دەرەوەی هەموو چاودێرێکی ڕەوا کارەکانی جێبەجێ دەکات دەکرێت بە پێوانەی وجدانی خۆی دەستکاری پاشەکەوتی موچەی فەرمانبەران بکات یاخود دەبێت ناچار بکرێت بە گێڕانەوەی تەواوی ئەو موچەی کە ئێستا لای حکومەتە پاشەکەوتی موچەی فەرمانبەران چۆن و کەی و کێ دەیداتەوە بەگشتی باز لە مەعانەتەکانی فەرمانبەران دەکەین لە بەرنامەیەدا لەگەڵ دوو میوانی بەڕێز هەردوو بەڕێزان فەیسەڵ ئیبراهیم عەزیز ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرۆکی فراکسیۆنی خزمەتی شەدیارە بەڕێزی و هەروە بەڕێز عەبدولقادر ساڵح کە خاوەنی بڕوانامەی دبلۆمی باڵایە لە قانونی ئیداری و هەروە مختصە لە بواری مەشاکیلی فەرمانبەران بەگشتی لە ڕووی یاساییەوە کاک عەبدولقادر سەرەتا لە بەڕێزەوە دەست پێ دەکەم چارەسەری یاسایی چین ئەو چارەسەر یاسایانەی کە بۆ گێڕانی مافی فەرمانبەران بڵێن ئەم چارەسەرانە هەن ئێستا لە واقعدا فەرمانبەر دەتوانێت بەکاری بێنێ بۆ ئەوەی حەقی خۆی لە حکومەت وەربگرێتەوە یاخود چارەسەری قانونی هەیە ئەگەر هەیە چین بەڵێ سپاس بە بڕای من چارەسەری قانونیمان نییە بۆ ئەم بابەتە بەڵێ بۆ لەبەرەوەی عادەتەن چارەسەری قانونیە بێ متمانە بکاتە سەر ئەساسێکی قانونی و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەستی بۆ بابەتێک بردووە کە هیچ سەنەد و بنەمایەکی قانونی نییە بەڵێ و دەسەڵاتی بەخۆی داوە کە تەجاوزی کردوتە سەر دەسەڵاتی سوڵتەی تەشریعی کە ئەمە ئەسڵان هەر لە کۆی بڕیارەکانی حکوومەتی هەرێم معدوم ئەکا نەک باتڵیشی بکە لەبەرەوە کاتێک کە بڕیارێک معدوم بێ و هیچ سەنەدێکی قانونی نەبێت لەسەر بنەمای ئەوە ناتوانین ئێمە ڕێگەچارێکی قانونی دروست بکەین و مانوێ ئەو مافانە بگەڕێنین کەواتە تۆ دەتەوێت بڵێ ئەم بڕیاری پاشەکەوتی موچە لە دەرەوە یاسادراوە بۆیە یاسا ناتوانێت بیگەڕێتەوە مافە بەتەئکید ئەگەر کاتە بێ من ئەمە یەک دوو تەوزیح بەم پێش بەڵێ فەرموو ئەگەر سەرنج بین دەسەڵاتی تەشریعی کاتێک کە هاتووە تەشریعی مەسائیلی مافی فەرمانبەرانی کردووە بە تایبەتی مەسائیلە مافە داراییەکان بە نەسی مقەیەت هێناوێتی واتە مەجاالێکی نەداوە بە دەسەڵاتی کارگێڕی بۆ ئەوەی بە ئارەزوو بەویستی خۆی فڵان کەس موچەکەی بۆ بکە بە مەسەرەن 140,000 یەکێکی تر 150 تر 100 و ئەوەندەی یان مەسەرەن ئەمەیان بە 4 ساڵ تەرفیع بکە ئەویان بە 10 ساڵ بیکە مەسەرەن ئەمەیان سەرموچەی ساڵانەیەکیان سەرموچەی ئەوەیە ئەمە مخەساتەکەی لە ساڵ 20 ئەو مخەسەر نە سوڵتەی تەشریعی هاتووە بۆ پاراستنی مافی فەرمانبەران و بۆی فەرمانبەر نەکەوێتە بەردەم ڕەحمەتی دەسەڵاتی تەنفیزی هەر کاتێک کە ویستی بە ئارەزوی خۆی دەستکاری مافەکانی فەرمانبەران بکە هاتووە بیزات مافەکانی فەرمانبەران لە چوارچێوەی مافە داراییەکانە بە دەقی مقەیەت هێناوێتی کە دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت دینارێک سەر و خوار بکە یان بڕێک سەر و خوار دەمەوێت پێم بڵێ ئێستا گە فەرمانبەرێک بێت بە ڕێگەی یاسایی یاخود بەڵگەیەکی قانونی بەدەستەوە بێ کە مافێکی لای حکومەتەوە فەوتاوە چی بکات چۆن و حەقە بگەڕێتەوە لە ڕێگەی بڕیاری دادگاوە ئێمە لە ڕووە قانونیەکەی و لە ڕووی قەزای ئیداریەوە ئەگەر سەرنج بین لەبەرەوەی بڕیارەکەی حکومەت بڕیارێکی ناقانونیە ئەم بڕیارە لە ئیختیساسی قەزای ئیداریە و ئەچێتە بەردەم دەستەی بەرزەفتکردن کە لە عێراق پێی ئەوترێ دادگای قەزای فەرمانبەران و لە هەرێمی کوردستانیش پێی ئەوترێت دەستەی بەرزەفتی فەرمانبەرانی هەرێم ئەم دەستە مختصە بە ئیلغاکردنەوەی ئەو قەرارە لەبەرەوەی دەستە ڕقابەی مەشروعیەتی قەراری ئیداریەکە لەبەرەوە بەتەئکید ئەو قەرارە لە دەستەی بەرزەفتکردن ئیلغا ئەکرێتەوە وەکە ئیلغا کراوە ئەگەر تاعنیشی لێ بدرێت دەچێتە بەردەم دەستەی گشتی ئەنجومەنی شورا و واقعان دیارە کە قەرارەکە قانونی نییە بەڵام ئەمە چارەسەر نییە کە باسیەکەیت بڵێ ئێمە کێشەمان لەوە نییە کە قەرارەکە لەوە چ حکوومەت هەرێمیش خۆی ناتوانین و کولی لەو بکە کەم قەراری قانونیە تاکید لەوەی کە خۆشی ئەزانێ قەرارەکە قانونی نییە بەڵام ئیشکالەکە لەوایە ئیشکالێتی حکمی ئیلغا لە قەزای ئیداریە بریتێ لە ئیشکالێتی تەنفیزی حکمی ئیلغاکە چی ئەمە تەنفیزەکە بۆ نمونە قەرارێک دەرچووە بۆ نمونە گەرسبەینە هەیئەی عامەی ئەنجومەنی شورا قەرارەکە تەصدیقەکە بەوەی کە فعلەن ئەم قەرارێکی غێر قانونیە باشە کەواتە کەم قەرارە دەرچوو ئێمە ئەگەڕێنەوە بۆ تەبیعەتی حکمی ئیلغا حکمی ئیلغا
کاتێک کە قەرارێک ئیلغاکاتەوە بە حەقی هەموو ئەو فەرمانبەرانەی ئیلغا بێتەوە کە مەرکەزی قانونیان متەئەسیر بۆ بە قەرارەکە کەواتە لەم حاڵەتە پێویست ناکە کەسی کە بڕوا داوا تۆمارکە یەک فەرمانبەر کە داوای تۆمار کردووە ئیسپاتی عەدەم مەشروعیەتی قەرارەکەی کردووە قەرارەکە ئۆتۆماتیکی ئیلغا کرێتەوە بەڵام کاتێک کە ئەم قەرارەی کەواتە ئێستا ببوورە گەر یەک فەرمانبەر بچێتە دەستەی بەرزەفتکاری فەرمانبەرانی هەرێم کا پێم وایە فەرمانبەرێکیش چووە لە ماوەی ڕابردووە لەوێ داوا تۆمار بکە ئۆتۆماتیکی ئەو بڕیاری حکوومەت هەڵدەوەشێندرێتەوە بێگومان بڵین بڕیار ئەدرێ لەوەی کەم قەرارە قانونیە و بە هەڵۆشاوەدایان بەڵام دوایی چێ جێبەجێ ئەماکە ئێمە کۆمەڵێک ڕێگەمان هەیە ئۆتۆماتیکی خۆی ئەبێ بڕیارەکە یەکسەر کە دەرچوو لە هەیەی عامەی ئەنجومەنی شوراوە ئەبێ ئەنجومەنی وەزیران کە جیهەی مختەسە و بڕیارەکەی بێ خۆی یەکسەر بڕیار بە هەڵۆشانەوەی ئەو بڕیارە و گەڕانەوەی واقعەکە بۆ پێش داني بڕیارەکە چونکە ئێمە لە قەزای ئیلغا ئیعادەة الحال إلى ما قبل صدور القرارمانێ واتەبێ حاڵەتەکە بگەڕێنەوە بۆ پێش دەرچوونی بڕیارەکە بەڵام ئەگەر ئەنجومەنی وەزیرانی امتیناعی لەوە کرد کەم بڕیارە جێبەجێ بکە و کاتێ بەس ئەو امتیناع نایاسایی ئەم باز چارەسەری یاسایی ئەکەین ئەمە چارەسەری یاساییە کە فەرمانبەر بەڵام ئێمە ڕوبەڕووی ئەوە ئەبینەوە ئێستا حکوومەت هێرێمی کوردستان قەرارەکە چێتە بەردەمی امتیناعەکەت چکەگەر ئیمتیناعێکی کێشەمانیمتیناعەکە لەوەی ئەو کاتێ ئێمە یانەبێت لە ڕێگەی محکەمەی ئیداریەوە بە پێ یەکێک لە اختصاساتی محکەمەی ئیداری نەک دەستێ بەرزەفتکردن کە باز لەوە کاگەر هات و فەرمانبەر ئیمتیناعی کرد لە جێبەجێکردنی حکومێک یان قەرارێکی قەزاییە و کاتە تۆ ئەتوانی لەوێ داوای لەسەر تۆمار بکەیت و ئیجراعاتی قانونی بەرامبەر بکری ئەمە شەر ئەتوان بڵێم بچێتە زمنی اختصاسە مەدەنیەکەوە بەیان بەپێی مادە 329 تۆ بێت تحریکی شەکوای جەزایی بکەیت ئەلەو حاڵەتەشا بەپێی ئەو مادە ئەبێت لە ڕێی کاتبی عەدلەوە ئینزارێک ئاڕستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە کرێ داوای جێبەجێکردنی ئەکرێگەر هات و لە ماوەی هەفتەکە ئەو کاتە تۆ من دێمە وڵات پرسیارت لێکم سەپارەت بە جوڵاندنی داوای تاوانی لەسەرەوە کاک فێسڵ پرسیار لە بەڕێستەکە ئەنجومەنی پارێزگاکان هەولێر و سلێمانی و دووەک پرۆژێکی هاوبەشیانەیە کە وەکو ڕاستپارە داوێنێ بە حکوومەت بۆی پاشەکەوتی موچە بکرێتە کارت و لە بری قەرزی کارەبا و ئاو ئەو قەرزانەی کە بدرێتەوە بە خەڵک ئەمە چەند هەنگاوێکی واقعی و چەندە جێبەجێ دەکرێت چۆن یعنی خۆتان باوەڕتان بە جێبەجێکردنی هەیە و کاریکە کراوە بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ جنات و بەرنامەکە وڵا دیارە من لە ڕووی یاساییەوە ئەوە کە عەبدولقادر زۆر بەوردی لە ڕووی یاساییەوە باسکەوەی کە من لە ڕووی واقعی لە ڕووی لەڕووی ئیداریەوە دیارە من بەس ئەو نەبڵێن ئەوەی کە ئێمە لە ئەنجومەن هەرسێ ئەنجومەن و بە ئیداری هەڵەبجەش چونکە تا ئێستا پارێزگای هەڵەبجە ئەنجومەنەکەی دەست بەکار نەبڵکەوە خۆی بۆ خۆی ئەوەش کێشەیەەکە ئەگەر بە واقعی تەماشا بکەین من وەکو خۆم بەڕاستی گەشتبینیم بە جێبەجێکردنەکەی لەبەر چەند هەنگاوێک چەند خاڵێک یەکەم ئەوەی کە ئەنجومەن دەستی بە برە من حەزەکەم ئەوە بزانین ئێمە لە ئەنجومەن باوەڕمان وایە کەوەی مابوونی عەلە الباطل فهو باطل لەو قەرارێک کە دراوە پوشەکەوتی پاشەکەوتی موچەی فەرمانبەران دەست برن بۆ گیرفانی فەرمانبەران بە بێ یاسا بە بێ ئیسنادکردن سەر یاسایەک هەر یاساییکە بۆ لەسەر یاسا بنیاد بنرێت تەوان باتڵە لەبەر هەر یاساکە لە ئەسڵە خۆی ئەو یاشتێکی یاسایی نە بڕیارێکی باتڵە و دیارە حکوومەت بە ناچاری بۆ ئەوە چۆ حکوومەت خاڵی بڕیاری ئەنجومەنانەش یاسایی نییە ناتوانانی بڵێ ئەتوانی بڵێ بەشێکە لە چارەسەری ئەو قەیرانانە گەڕانەوەی بەشێکە لەو مافەزەوتکراوی فەرمانبەران بۆ فەرمانبەران بە کۆمەڵی اعتیبار ئەمە جێبەجێکردنی بەڕێی من قورسە زۆر یەکەم تا ئێستا ئێمە جوابمان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێم وەرنەگرتووە ئایا ئەسڵ ئەو پرۆژەی بڕیارەکەی یا پێشنیارەکەی قوبوڵ یا قوبوڵ ئێمە خاڵەکە خاڵێکی کە لە ڕووی قورسیوە یعنی یەکێکە لەو خاڵانەی کاک فەرمانەوەیە تا ئێستا فەرمانبەران نازان چەندی پاشەکەوتیان هەیە یعنی ئێستا بۆ هەر لە 2015 4 مانگ بە کاملی نەدراوە مەعا هیچ موچەیەکی دوای ئەوە ساڵێک ئەوە کە ڕۆژنە دوو هیچ سەنەدێکی یاسایی نییە بۆ ئەم فەرمانبەرانەکە بڵێ بەپێی سەنەدی یاسایی ئەوە من بەپێی یاسایەوە تۆ زوڵمێک لەمە گومەتی یا مەسە ئەم یاسا بەدەستمەوەی بەپێی بڕیار ژمارەوەی پەرلەمانی کوردستان بڕیاردرا ئەو نە لە ڕێژەی فڵان موچە پاشەکەوت خۆی بڕیارێکی هەیە وایە بە بڕیار بۆ خۆی حکوومەت ئێمە ئەگەر بچینە ئەگەر تۆزێک دوورتر تەماشای واقعەکە بکەین کە ئەگەر تۆزێک ئیداریتر نەک واقعیتر چونکە واقعی من شتێکی کەمەیە بۆ واقعەکە ئێمە باوەڕمانەوە ئەم حکوومەت لە هەرێمی کوردستان حکوومەتێکە قابلی دەسا و دەستکردنی دەسەڵاتە یعنی قەناعەتمان وایە جا ئەکریا ناکرێ مە شتێکی کێیە ئەم حکوومەتە سبەینە حکوومەتێکی کێت ئەم کابینە ئەگۆڕە کابینەی کە دواییت هیچ مولزەم نییە بۆ تۆ بەچی ئیلزامەکەی بۆی کە ئەو پارە پاشکەوت کراوە نەبدات ئەڵێ من بڕیارەکە بڕیاری من نەبووە پێی مولزەم نابێ
خاڵێکی کە هیچ حساب بانقیەک نییە ئەسڵ من خۆمیێکم لەو فەرمانبەرانی کە حکوومەتە لە سا 75 موچەکەمان ئەبڕێ من شخصی خۆم حەزەکەم بزانانی ڕۆژە لە ڕۆژان بیرم لێ نەگرێتەوە کۆی بکەوم بزانم چەندم لای حکوومەت چونکە باوەڕم بەوەیە کە حکوومەت ڕۆژە لە ڕۆژان ئەم پارە بات و ئەسڵان من نازانم باڵاس من شخصی من تەمەنا ئەەکەم کە ئێمە هەموو ئەنجومەنەکان و ئیدارەکان بتوانین شتێک لە حکوومەت بکەین نەک بیگەڕێن و خۆی پارەکە ناگەرێتەوە بەڵکو ئەم پارە و ڕەسیدێک ڕقمێک حسابێک کەکرێ ئەوانەی کە فەرمانبەرن مەقاسەڵە بەو اعتیبارە شتێکی لەوە باشە ئێمە هاوڵاتی کەمان هەیە مەسەلەن لەوانەیە پارەکەی زۆر لەوە زیاتر بێت کە بیدا بە ئاو کارەبا و بەو شتان زۆر لەوە زیاترە پاشەکەوتەکەی چی لێکە حکوومەت هەر بۆی هەڵگەرە بۆی پاشەکەوتەکە تاکەی تا دیار ئەتوانن چی بۆ فەرمانبەران وەڵا بەڕاستی بە سەریحی ئەوە ئیشێکم ئیشێکە ئیشێکی یاسایی ئێمە ئەنجومەنەکان کە دەستمان داوەتی و ئێمە لەگەڵی ئەو بڕیارین تەنها بۆ هاوکاری پشتیوانێکە ئەژینا ئێمە وەکو بڕیار ئەنجومەنەکان ئێمە نەخ ئێمە ناتوانین حکوومەت مولزەم کەین بۆی کە قەرارەکە ئێمە جێبەجێ بکە ئێمە تەڵەبمان لە حکوومەتەیە چونکە ئەگەر پەرلەمانی یاسادارەکە حکوومەت مولزەم ئەکە بەڵام بڕیارەکە ئێمە بۆ حکوومەت ئیلزامی نییە ئێمە وەکو شتێکی تەشاوریە غەیری ئەوە زیاتر نییە هەستەکەی پاڵنەری سیاسی لە پشت زۆڵاندنیان بڕیار و قەرارەتەوە هەبێت لە پشتی پەرلەمان وەڵام من ناتوانم وا بڵێم چونکە معلوماتم کە ئەنجومەنەکان خۆیان بزانن ئەمە شتێکی شەرنی هەموو ئەندام ئەنجومەکان چووکو من قەنەعەتیان وابێ لەوانەیە ئەندامی ئەنجومەنە بێ قەنەعەتی بێ کە حکوومەت مولزەمە بێ بە قەرارەکە ئێمە یا لانیکەم نەک مولزەم چونکە لە ڕووی یاساییەوە من ناتوانین حکوومەت ئیلزام بکەین بەوە لانیکەم حکوومەت ڕێزێک لە پێشنیارەکەی ئێمە ئەگرێ و جێبەجێکە کە من خۆم باوەڕم بەوە نییە تەبعاً جێبەجێ نابێ دوا بەدوای ئەوە مەسەلەیەکێک لە پرۆژەکە لە پرۆژەکە کە ئێمە دەنگمان لەسەرداوە لەسەری نەکۆکو دەنگدان ینی خودێر ئێمە سەرۆکاتەکان کۆبوونەوە لەسەرم پرۆژە یەکێک لەوەیە کە ئێمە چەک بدرێ بە حکوومەت لە مقابلەوە تەبعاً ئێمە حساب زۆربەی زۆری فەرمانبەران تەواو لە ساڵ 85 فەرمانبەرانی هەرێمی کوردستان حساب بانقییان نیە پارەکەی تێ بچێ ئەو چەکەکیدا دوا بەدوای ئەوە خاڵی کاڵێ ئەم سیستەمی ئەگەر ئەمە جێبەجێ بکرێ و باری ئادارایی و ئابووری هەرێم باش بوو دوا بەدوای ئەوە نەمێنێ کێ بڕیارەدا کە بڕیارەدا لەسەرەوەی ئایا باری دارایی ئابووری هەرێم باش بووە حکوومەت با ئەمری ناڵێ لەسەر تێبینەکانی تر لەسەر پرۆژەکە بێگومان پرسیارت لە یەکەم بەڵام بە دەستمۆلە کاک عەبدولقادر دادگاکانی هەرێمی کوردستان دەتوانن مافی ئەو ژمارە زۆرەی فەرمانبەر لە حکوومەت وەربگرنەوە بە بڕایەوە وڵی ناتوان بە مطلقی بە بەڵیان نەخێر بەڵام خۆت دەزانی دادگا بەپێی اختصاص ئیشەکات و ئەمەش وەکو پێشتریش عەرزی جەنابتم کرد لە اختصاصی قەزای ئیداری و دەستەی بەرزەفتکردنەوە نازانم تا ئێستا هیچ دەنگیشی نەبوو ئەو داوا لە هەیئە عامەی ئەنجومەنی شورا لە مەرحلەی تەمیزایی ترایە تا چەند تەمیز کراوەتەوە وایە چ بڕیارێک لەبارەی و دراوە ئەو خۆی بۆ خۆی قەزەیەکە بەڵام ئەو کاتە ئێمە کاتێککە قەرارەکە جێبەجێ ئەکرێ با بڵین کە قەرارەکە دەرئەچێەوە تەصدیقی قەرارەکەی دەستەی بەرزەفتکردنەکە و کاتە اختصاصێ دروستە بێ بۆ دادگاکانی تری بۆ دادگاکانی تری هەرێمی کوردستان کەویش برتێ لەو اختصاصە جەزایی کە من عەرزی جەنابتم کرد هەست کات حکوومەت جێبەجێ نەکرد هەموو دادگاکانی هەرێمی کوردستان هەر فەرمانبەری بڕۆ ئەو داوا بێتە بەردەمە و هینە بەو ئیجراعاتی کە لە مادەسی قەراری کە دەستەی بەرزەفتکاری دەیدات بۆ گێڕانەوەی موسەی پاشکەوت کراوە هەموو فەرمانبەرێک دەتوانێت وەکو سەنەدی یاسایی بەدەستەوە مرکزی قانونی و فەرمانبەرە پێی متەئەسیر بووە چکە بۆ ئەو متەئەسیر بۆ بە فەرمانێک کە دەستە بڕیاریان فەرمانە غێر قانونیە لەبەرەوە ئۆتۆماتیکی مافی خۆیەوە لە طبیعەتی قەزای ئیلغا وایەوە چکە حجەتی مطلقی هەیە قەراری ئیلغا لە قەزای ئیداریە سەبارەت بە بڕیاری یاخود پرۆژە بڕیاری ئەم ئەنجومەنی پارێزگاکان کە وەکو ڕاستپارت داوێنە بە حکوومەت ئەو موچەیە کە پاشەکەوت کراوە بدرێتەوە بە فەرمانبەر بەڵام بە زۆرێک لە بەرامبەر پارەی ئاو کارەبا خزمگوزارەکانی تر ئەو پارانیان لێوەرنەگیرێت ئەمە سەنەدی قانونی هەیە ئەنجومەنەکانم کاریان کردووە کاک فەیسەڵ کۆمەڵێک ملاحەزاتی جوانی باس کرد هەر لە ئەساسەوە شتەکە توانم بڵم لەبەری خۆی لە ئەساسەکە قانونی نییە لەبەرەوە هەرچیش لەسەری بکرێ غێر قانونی بەڵام ئەکری ئێمە بچینە ناو هەندێک وردەکاری تریشەوە لە ڕوانگەی ئەوەی کە ئایا تا چەند ئەم حاڵەتە ئەم قەرارە خۆتە زانی لە ڕووی قانونیەوە کاتێک کە ئەنجومەنێکی وەک ئەنجومەنی پارێزگای سلێمانیان هەولێر کاتێک کە ئێوێ دەستبەرێ بۆ بابەتێکی حساسی ئاوە گرنگ کە پەیوەندی بە حەقی عامی توانم بڵێن هەموو هەرێمی کوردستانەوەیە
ئەبێ ئەساسێکی قانونی هەبێ بۆم ئیجراعاتە ئایم ئیجراعاتە تا چەند لە یاسای ژمارەسی ساڵی 2009 ڕێ پێدراوایە ئێمە بڵین کاتێک کە قەرارەکە دەرئەچێ ئایا قەرارەکە دوایی ئەبێ بە قەراری ئەنجومەنی پارێزگان ئەبێ بە قەراری حکوومەت هێرێمی کوردستان و ئایا ئەم ئەنجومەنی پارێزگا بڵین بە پێی چ بنەمایەکی قانونی پێشنیار حازرەکات و ئیباد بەگوێرەی یاسای ژمارەسی ساڵی 2009 کە ئەنجومەنی پارێزگاکان کاری لەسەر دەکەن لە دەسەڵاتی ئەنجومەنەکان نییە بڵین من قەناعەتمان لە دەسەڵاتی ئەنجومەنەکان نییە ئەمە یەکەم دووەم هەندێک لەناو پرۆژەکەشا چونتە ناو هەندێک حاڵەتەوە کە بەڕاستی ملاحەزە هەڵەگرێ بۆ نمونە ئێستا باس لەوە کە ئەم پارە لە کاتێکا کە کەس نکولی لەوە ناکە ئەم پارە بۆ من 20 میلیۆن پاشەکەوت کراوە واتە مڵکی خۆ من 20 میلیۆنە تۆیت ئەڵێ لەبەر زەرورەتێک کە تۆ مافێکی منە توی ئەڵێ بەس تۆ بۆ تێم پارە کە مڵکی خۆتە تەنها بیدی بە ئەو کارەبە باش من ئەو کارەبام لەنێ و کاک فەیسەڵ باسی کرد خۆ من ئەیکەنی دەم باو کارەبا و سبەینە خاوەن قەزبێتە دەوترێ بۆ خۆی ئەم جۆرە هەوڵانەی ئەنجومەنی پارێزگاکان بڕیارەکە دەکات بڕیارەکە حکومەت دەکاتە بڕیارێکی یاسایی چونکە شتێکە خوی نایاساییە چۆن دەکرێت مامەڵە لەگەڵ بڕیارێکی نایاسایی بالضبط خۆ ئەوەش هەر بە هەمان شێوە شەرعیدانە بە بڕیارەکەی حکومەت فعلا من بابەتێکم لەسەر نووسی کە خاڵی یەکەمی ئەوەیە کە فعلا کە تۆ یەی کۆبیتەوە لەسەر بڕیارێکی غێر قانونی ئەتوێ معالەجەی بڕیارێکی غێر قانونی کاتە شەرعیەتت بە بڕیارێکی غێر قانونی داوە لەبەرەوە من قەنەعەت وا بۆ بە ئەنجومەنی پارێزگاکان بیریان لە میکانیزمێکی تر بکردایەتەوە لانی کەم جۆرێکی کە فشاریان دروست بکردایە بۆ ئەوەی چکە تۆ ئەم بڕیاری کە دەری ئەەکەی سبەینێ بڵێن حکومەت هێرێمی کوردستان پێی ڕازێرێ باشە کێشەکەمان لەمایە یەک ملاحەزە حەزەکەم باس لەو ملاحەزە بکەم بڵێن کاتێک کە قانون باز لە وەزعێکەکە باز لە دروستبوونی وەزعێکەکە ئەگەر وەزعەکە پەیوەندی بە کۆمەڵی حقوقەوە هەبێ یا پەیوەندی بە کۆمەڵی بە ئیجراعاتەوە هەبێ لابد دەبێ ئیتارێکی زەمەنی هەبێت یان دەرچەیەکە بێت کە تۆ لەم خاڵە گەێنتە کام خاڵ مشکلەکە لەبایە ئەم بڕیاری حکومەت هێرێمی کوردستان کە دەری کردووە فەرمانبەر نازانێ بەرەوشیۆی ئەبات ئایا لە کوێ کۆتایی پێێت ئایا چۆن کۆتایی پێ چێ کۆتایی پێێنێ کێ نەتایجەکانی دوایی یەکلایی کاتەوە ئیشکاتەکە لەمایە ئێستا بۆ نمونە یاسای خانەنشینی باس لەوەکە کە تەوقیفاتی تەقاعودی مەبلەغێکە بەونە بڕ لە فەرمانبەر ئەبڕێ ئەچێتە سندوقی پاشەکەوتی خانەنشینیەوە زۆر ڕوونە سبەینێش هاتووم باسی ئەوەشی کردووە کەم فەرمانبەر خانەنشینی ئەکرێ موچەکەی ئەوەندەیە بە پێ ئەوە بەڵام حکومەت هێرێمی کوردستان هاتووە موچەی کردووە بە تەوقیفاتی تەقاعودی و پاشەکەوتیشی کردووە بۆ خۆی بردووە لەو لاشەوە پێم ناڵێ باشە سبەینە من چۆن ئیسفادە لەم پاشەکەوتەکەم کە حکومەت بۆی پاشەکەوت کردوم ئەسڵەن وەکو کاک فەیسەڵ باسی کرد من قەنەعەتم وایە لە ڕووی قانونیۆ کە حکومەت کارێکی کردووە من بڕوام وایە حکومەت کارێکی کردووە کە ئێمە نتوانین بە قانون جارێکی تر ئەو مافانە وەربگرینەوە بەڵێ دوای پرسیارت لە دەکەم دواتر لەسەر ڕوونکردنەوەی کە حکومەت چۆن بەوتەی تۆ کەوای کردووە ئێمە نتوانین بە شێوەی یاسایی ئەو مافانە وەربگرینەوە بەڵام کاک فەیسەڵ ویستم پرسیاری ئەوە لێ بکەم ئێوە لە ئەنجومەن نوێنەری خەڵکن و نوێنەرایەتی هەموو توێژەکان دەکەن بە فەرمانبەرانیشەوە ئێوە جیگە لەو داوە ڕاستپاردانەی کە داوتانە دەتوانن چی بکەن بۆ ئەوەی لە دادگاکان یاخو لە داواکاری گشتی ئەو دۆسەی لەسەر حکومەت بزۆڵێن بۆ گێڕانەوەی مافی فەرمانبەرانی خودت فشارێک دروست بکەن بەڕاست کاک فەرمان ئێمە حەزەکەم وازەح بین ینی هاوڵاتیە بینەرانی بەڕازیش زۆر وازەح بن هەرواش باشە لە قسەکردنەوەانە ئێمە ڕاستە نوێنەری خەڵکین بەڵام ئێمە یاسایەک لە چوارچێوەی یاسایەکە ئێمە کارەکەین کە یاسای ژمارەی ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکانە ئەم یاسا بەبوونی سەدان تێبینیمان لەسەر یاساکە تەبعاً یاساکە خۆی بۆ خۆی سەدان تێبینی هەڵەگرێەوە بە حاڵەتێکی زۆر خراپ و شپرز و ئەوانە نووسراوەتەوە سەرباریەوە ئەم یاسا هاتۆ چوارچێوەی توی داناوە چوارچێوەیەکی بۆ تۆ داناوە تۆ ناتوانین لەم چوارچێوە ئێمە تاکە سەنەدێک لە ئەنجومەنەکان کە ئیسینات کراوەتە سەری بۆی کە بتوانین لە ڕووی یاسایی بۆ ئیعتیبارە هەرێم لە پارێزگاکان پێکێت پارێزگاکانش ئەنجومەنی پارێزگاکان ئەتوان ئێمە بەسەنە بڕیارەکە بڕگەیەکی ئەڵێت ئەنجومەنەکان دەستکراون بۆ دەرچواندنی هەموو بڕیار و ڕێنماییە کە بتوانێت لە بۆ باشترکردنی باری دارایی و ئابووری و کارگێڕی پارێزگاکە بە شەرتێک ئەم بڕیار و ڕێنمانەی ئەنجومەن لەگەڵ هیچ یاسایەکی هەرێمی کوردستان و عێراق تێک نەگیرێ نابێتی گیرانی لەوەژە بێت تعاڕوسکا لەگەڵی ئێمە لەو بەو ئیستینادە احتیمال تۆ بتوانین لەبەر ئێمە بۆ سلێمانی هەولێر بۆ هەولێر دووهۆک بۆ دۆ هەڵەبجە بۆ هەڵەبجە بۆ اعتیبارە لەبەر فەرمانبەران لەم سنوورە ئەمە یعنی تۆ توانی و لە ڕووی نسبەتەن ئێوە تقریبا یەکتان گرتووە لەو بابەتە پرۆژەی لەبەر کێشەکە هاوبەشە لەبەر کێشەکە بۆ هەموو فەرمانبەران هاوبەشە ئەنجومەنەکانیش هاودەنگ و هاوبەش و قوڵی لەبەرەوە هاودەردین ئەبێ هاودەرمانیش بین بە سەراحەت یعنی ئاوایە بەڵام لەو ڕۆی کە ئێمە
حکومت ملزمکەین بڕیارەکەمە هیچ التزاماتێکی بۆ حکومەتیان چکە حکومت ملزم نیە بێ چکە ئێمە ناتوانین وەزیرەکان نە دەسەڵاتیان بێنێنە دەسەڵاتیان لێوەربگرینەوە بە هیچ شێوەیەک بابەتی کە قسە لەسەر دەکرا کە ئێوژەوەی کە ئێوە سکاڵا تۆمار بکەن وەکو ئەنجومەنەکان لەسەر حکومەت و بابەتە ئێوە دەتوانن ئەوە بکەن ئێمە من حەزەکەم یەکشت بڵێم من بۆکو ئەنجومەن وەکو مؤسساتی حکومی من شخصی خۆم زۆر تێبینیم لەسەر ئەسڵ حکومڕانی و سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە ئێمە من تا ئێستا خۆم یەکێکم لەوانەیە کە لەناو ئەنجومەنی پارێزگام لام ڕۆشن نیە ئایا سیستەمی ئێمە سیستەمی سەرۆکایەتی یا پەرلەمانیە من نازانم بەسەڵیحی ئێمە حکوومەتێکی پەرلەمانیمانێ و پەرلەمان توانێت دەسەڵاتەکان و یاسان ئەوە بە حکوومەتشمانەیە و ساڵێک و چەند مانگە پەرلەمانشمانیە و قەستم یەک شتە یعنی بەڕێی من ئیشی ئەندام پەرلەمان و ئیشی ئەندام ئەنجومەن ئەوە نییە بچێت لەسەر جادە خۆپیشاندان بکە بۆی کە وەکو هاوڵاتیەکی وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیش بە ئێمە لە تۆ مؤسسەی بڕیاری یعنی ئەمانە هەموو فەرز کردووە ماکە بەسەر ئێوە و ئەندام پەرلەمان و ئەوە بەدەر لە هەموو یاسا و ڕێسایە کە طبعاًەوە ئەو کاتە ئەبێتە ئەو وەزعی کە لە هەرێمە هەیە و بەڕاستی ناوی نییە منویستم تێبگەم لەوە ئێوە دەتوانن لایەنی فشاری گەورەتر ئێمە بەنسبەت ئێمە بە پێی یاسای ژمارە سێ بە هیچ شێوەیەک ئەنجومەنەکان بۆیان نییە بە هیچ شێوەیەک تەداخل لە کاروباری دادگاکان بکەن نەک دادگانی ئەوە داوا تۆمار بکەن ئێمە مەسەر ئێمە شەو کاتۆکو و تۆ بێ وەکو فەرمان بەرێک بیکی جاوکو کاک عەبدولقادر شار بێگوت چی ئەندامێکی ئەنجومەنی ئەندام پەرلەمانێک بکە و چی فەرمان بەرێکی تر بیکا یعنی هیچ فەرقێک لە مۆزوعەکە ناکە من پێم وایە نابێ ئێمە حاڵەتی شەکوا بین لەگەڵ حکوومەتە یعنی خۆ وەکو تۆ فەرمان بەرێک تۆ دەسەڵاتی مؤسسەی یعنی تۆ ئەبێ خەڵک بێ شەکوا بۆ تۆ بێنێ نەک تۆ خۆ شەکوا ببێ خەڵک شەکوا بۆ محکەمە دەبات ئێوەش فەرمانبەرن وەگوت ئێوەش زیانمەند زەرەرتان بەرکەوتوو لە بابەتەیە بەڵام ئێوە دەتوانن فشاری گەورەتر بکەنیان چیکەتان لە دەرزیێ من پێم وانی ئێمە بتوانین فشاری گەورەکەین با واقعی بین خەڵکی انتظاریشتی زۆر گەورە لە ئەنجومەنەکان نەکات چونکە ئەنجومەنەکانەوە پەرلەمان هیچی پێ ناگرێت کاک پەرلەمان داخرێنە ئەڵندان پەرلەمان هاتشۆی شارێکی معەن بکەنی ئەنجومەن توانێت چی بکات توانێت سەڵاتی بکە تۆ ئەوەی کە پێت کراوە پرۆژەکەواتە ئێستا ئەو بابەتە چییە کە ئەنجومەنی پارێزگای هەولێر و ئەنجومەنی سلێمانی ئەم هەفتەیە دانیشتۆ کۆبوونی لە سەرگرتۆ دەڵێت تاوتوی پاشەکەوتی موچەمان کردو کەواتە ئەوە دەتانێت چی لەسەر ئێمە نەماوت ئێمە نە بڕیارمان پێیاوە نەکردومانە بە بڕیار ئێمە کردومانە بە پێشنیارێک بۆ حکوومەت لەسەر تەبان پێشنیارەکە پێشنیاری ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ بەڵام دوایی بۆ دەوڵەمەندکردن هەموو خاڵەکان کراوە بە خاڵی هاوبەشی هەرسێ ئەنجومەنەکە زائیدی ئیدارەی پارێزگای هەڵەبجە کراوە بە یەک پرۆژە بەو ئەعتیباری کە تۆزێک لەو بارەنا لەبارەی فەرمانبەران سووک بکرێت غیری ئەوە ئەگە بڕیارێک بێ ئەگە بڕیار وا بێت تۆ بڕیار بدەی ئەو کاتە بێ وەکو پەرلەمان بڕیار با بڵێ بە پێی یاسای ژمارەوەنە ئەوە نایاسەیە حکومەت ئیلزام کاپی ئەگە حکومەت ئیلزام نەبوو پێی قەرار بە حکومەت هەڵبۆشێنێتەوە بەزای ئەنجومەنەکان توان حکومەت هەڵبۆشێنەوە ئەنجومەنەکان ئەو بەیانی ئەنجومەنی وەزیران یعنی باوا دابنین من با لایەنە ئیجابێکی وەرگرین ئینشاءڵڵا کە جێبەجێیەکە بەڵام گریمان جێبەجێی نەکرد ئێمە ئەنجومەنەکان یعنی غیری ئەوە کە بڕیارەکە بێت و بیخوێن تۆ دەسەڵاتێکی ترن یعنی چی ئەەکەی تۆ سەنەدێکی یاسایی بە قوت نییە پشگیری لە تۆ بکە يعني تو برلمان لتو بتصلاتره برانبر بحكومة طبعا أمل مؤسساته أجينا لهدمي كردستان أما كهم إعلام واقع اشتكى سياسة ورقة وسياسة اشتكي كه أجينا واقع من بيمانية برلمان دصلاتي وحيد بلهدمي كردستان شو أجر برلمان دصلاتي وحيد بايا بالتأكيد بخصني برلمان أبو مؤسسات حكومية باش تو خسر تاوت باورمني حكومة بابند بو براس باردي أما بيمان داو باللبابة قناعات ما جبجينا بارد بجيرانوي وباشكوته هيك من شخصي خوم بأم وضع كيفيتي إيساي حكومتي هرمي كردستان بداخلهم كأبي أو راستي بلا من شخصي خوم جشبينيم ك هیچ فرمان برێک بتوانێت ئەوەی کە نامراوە پاشەکەوتی ئەوەی کە پاشەکەوت کراوە وەری بگرێتەوە من يعني ئەمە معلومات نیە من بۆ چوونی خۆمە قەناعەتم وایە لە باشترین حاڵەتە حکوومەت کاتێک کە 4 مانگی 2015 نەیە بكاملي وعدي بفرمان براندا اگر او سيستمي موچە پاشەکە و جێبەجێ بکرێت لانی کەم لە کاتی خۆیان ئەوەی کە ئەمێنێتەوە ئەدرێ بەڵام بەداخەوە ئێسێمە لە کۆتایی مانگی یەکین هێشتا موچە مانگی 11 بەش نەکراوە دەست خۆش کاک فەیساڵ کاک عەبدولقادر خەڵکی لە ڕێگەی داواکاری گشتیەوە دەتوان فشارێک لەسەر حکوومەت بکەن بۆ ئەوەی حکوومەت پابند بکەن بە گێڕانەوەی ئەو پارەی کەلایەتی داواکاری گشتیش هەر بڵین اختصاصاتیان دیاری کراوە و ئەوانیش بەتەکید هەوڵی خوانیان داوە بەڵام
خۆتە زانی ئێمە ئیشکالێتمان لەوەیە کە ئیشکالێتمان لە بوون و نەبوون و ڕۆڵ و ئەو ڕۆڵ نەبوونی مؤسساتی قەزایی و تەنفیزی نییە لە کوردستانە. اختصاصمان کێشەکەمان لەوەیە کە ئێمە حکوومەتێکمانە، ئێمە حکوومەتە بڕیاریاوە کە ئەمە کۆتا بڕیاری ئەوە. ئیتر تۆ ڕۆی مەسەرن پەنا بۆ دادگابی بۆ داواکاری گشتی ئەبەی بۆ قەزای ئیداری ئەبەی بۆ ئەنجومەنی پارێزگای ئەبەی واتە ئەگەر سەرنج بین لە بیدایەتیم قەزیەوە هەموو هەرێمی کوردستان خۆشە بە مؤسساتیەوە بە فەرمانبەریەوە بەدار و بەردیەوە حکومەت هەرێمی کوردستان زۆر بێباک بوو بەرامبەر بە هەموو ئەو وەزعیکە ڕووی ئەوە ڕوونەکە ئەوە یاخود داوای تاوانی دروست کردووە لەسەر حکومەت بەتەکی دروستی کردووە، بەڵام ئایا چ دادگایەکمانەیە ئەمڕۆ بتوانێت بەرامبەر بە شخصی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان جێگری فەرمانبەران دەتوانن بچنە عێراق و لەوێ سقەڵات تۆمار بکەن؟ من بەپێی بڕوام وایە بێ زەحمەتە بتوانە ئەوە بکەن، چکەوەی ئێرە هەرێمی کوردستان هەرێمێکە کە دەستوری اعترافی پێکردووە و قەناعەت وایە هەموو ئەو ناکۆچی و کێشانی کە هەیە لە ناوخودی هەرێمی کوردستان قساسەکەی بۆ خۆی گەڕێتەوە. لەبەرەوە بڕوام وایە ئەگەر ئەو بابەتەشی کە لە پەرلەمانی عێراقا باسی لەسەر کرا و مەسائیلی ئیلتیزامکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناردنی نەوت و پێدانی لە حەڤەکە زیاتر ئەگەر بێت و ئەو دقیقە ئیزافەکرا بوو تەنها بۆ پابەندبوون بوو بە دەقێ و یاسانی کە لە پەرلەمان دەرچێت، نەک بابەتەکە پەیوەندی بە موچە و بە ئەو بابەتانەوە هەبێ. لە ناو دەقی یاساکە ئەبێ بە دەقی یاسا دیکە یاسایەکیت کە لە پەرلەمانی عێراق یاسایەک دەرچێت دقێکی تیا بێت کە ئەو دقە پەرلەمان عێراق بڵێ هەرێمی کوردستان پابەندکە. کەواتە دادگاکانی هەرێمی کوردستان ناتوانن مافی فەرمانبەران بگێڕنەوە؟ بڕوام وایە ناتوانن. بەڵام دەست خۆشباسی دەقی یاسایت کرد سەبارەت بە دەقی یاسانی بۆ ئەوەی هەمبار جۆرە گۆڕانکاریەک لە موسەی فەرمانبەران بکرێت چۆن دەبێ بکرێت لە ڕێگەیەکیەوە دەبێ بکرێت ئەو گۆڕانکاری؟ دەقی طبعا لەبەرەوەی من پێشتر عەرزی جەنابتم کرد ئێمە لەبەروی مافی فەرمانبەر هەمووی بە دەقی یاسا و بە دەقی مقەیەدیش لە ناو یاسا چکە نەکراوە بە سوڵتەی تەقدیری خۆتە زانی جەنابەت کەسێکی قانونی بڵین هەندێک دەسەڵاتی تەقدیری دراوە بە دەسەڵاتی جێبەجێکردن حتا لە ناو یاسای موچا هەندێک دەسەڵات دراوە کە وەزیر بووە هەیە ئەوەندە مخەسات بدات، وەزیر بووە هەیە ئەوەندە ئیش بکە بۆ نمونە. بەڵام هاتووە مەسەلەن ئەڵێ منداڵ دەرماڵی مناڵ 10,000 ناتوانین 9,000 بی، ئەڵێ دەرماڵی زەوجە 50,000 ناتوانین 49 بی، ئەڵێ موچەی ئیسمی پلە 7 ئەوەندەیە پلە 6 ئەوەندەیە هەموو دیاری کرۆ بۆ ئەوەی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی جێبەجێکردن نەتوانێت ئیشتیهات بکات دەستکاری بڕێ موچە بکات بێ بخاتە چوارچێوە قساسی خۆیەوە. ئەمە خاڵێک بەس ئێمە ئیشکالتەکەمان لەوایە کە ئێمە لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان بەو دیراسی کە من کردوم بۆ بە دۆداچوونانی کە من کردومە بەڕاستی یان ئەنجومەنی وەزیران خۆی با قەناعەتی بە جێبەجێکردنی یاسانی یان لێی نازانیان بارحاڵ ئەوە تا هەموو بڕیارانی کە دەرەچێت هەمووی پێچەوانی ئەحکامی قانونی. من یەک نمونەت بۆ جەناب پێم خۆشە ئاماژە بەوە بکەم لەبەرەوەی کە ئەوەژێکی ترە لەو بڕیارانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردەوە فەرمانبەر دوای من دڵنیام لەوەی تووشی منازعی قانونیە بێتەوە بڕیارێک دەچوە لە ئەنجومەنی وەزیرانەوە کە بڕیاریاوە خەڵکانە بۆی مۆڵەتی بێموچە وەرگرێت بۆ ماوەی 5 ساڵ وەوەنی من تابعام کردوێ هەتاوەکو ئێستا 2 بڕیاری ئەنجومەنی وەزیران 3 ڕێنمای وەزارەتی دارایی پێدەرچووە. بەڵام کێشەکە لەمایەن بڕیارە پێچەوانە و مخالیفی دەقی سەریحی یاسای خانەنشینیە کە لە یاسای خانەنشینیە ئەڵێ ئیستیسنای کردووە بە دەقی سەریح ئەڵێ مۆڵەتی بێموچە بە هیچ شێوەیە بۆ خزمەتی تەقاعودی ئەژمار ناکرێت. حکوومەت هەرێم هاتووە ئەژمارێکە باشە سبەینە من هاوڵاتی یەکەم 5 ساڵ موچە مۆڵەتم وەرگرتووە ئێمە ئەمێ هینی بکەم ئەمێ ئیزافەیەکەم بۆ خزمەتەکەم و تەقاعود دەبم باش لەوێڵەن کاکە لە بەڕێوەبەراتی گشتی خانشینەوە کاکە ئەمە بەپێی قانون ناکرێت لەبەرێت دەقی سەریحی قانونی لەسەرە واتە حکوومەت بێسڵەمینەوە لە پێشێلکردنی دەقە یاساییەکان بڕیار دەرەکە ئیتر ئایا لەم ڕاوێژکارێکی یاسایی لەم حکوومەتە نییە بڵێ کاکەم بڕیاری تۆ مخالیفیە مەحکامەیە وەرە بە جۆری کەم بڕیارە دەرکە وەرە معالەجەی بکە سبەینێ بۆی لانی کە من کە مۆڵەتەکەم کاک عەبدولقادر دەمویست لەسەر ئەنجومەنی شورا پرسیار لێ بکەم باس داوە دەکرا کە ئەنجومەنی شورا ڕاوێژی خۆی داوە کە ئەو بابەتە نایاساییە ئەم ڕای ئەنجومەنی شورا چیە بەسەردێ پێشتر باس لەوە دەکرا لە کۆمەڵی مەسایل لە حکوومەت و دەسەڵاتی سیاسی پابەت بۆ ڕای ئەنجومەنی شورا. ئەنجومەنی شورا لە سێ اختصاسێکی قەزایی اختصاسێکی تەقنین اختصاسێکی ئیستیشارە هەیە ئەوەی کە جەنابەت باسێکە ئەچێتە اختصاسی ئیستیشاریەوە ڕاوێژکاری ئێمە بە دوو شێواز ئەنجومەنی شورا ڕاوێژکاری ئەدات ئەگەر تەرەفێک داوای ڕوونکردنەوەی ئەحکامێکی قانونی کردبوو
ئەویش وەزارەتێک یان دەستەیەکی نەبەستراوە بە وەزارەتەوە یان ئەنجومەنی وەزیران ڕێەکەی ئەنجومەنی شورا لەم حاڵتا ڕێیەکی مولزیم نییە بەڵام ئەگەر هاتو دوو طرف وەزارەتێک و وەزارەتێکی دیکە وەزارەتێک و دەستەیەکی نەبەستراوە بە وەزار ئیحتیکامیان ناکۆک بوون لەسەر خۆیان چوونە بەردەم ئەنجومەنی شورا ئیحتیکامیان بۆ کرد لەم حاڵەتا ئێستا ئەو ڕێی ئەنجومەنی شورا ملزم نییە بۆ حکومەت ملزم نییە دەتوانێت پابەندە بێ بەڵێ بەڵێ ملزم نییە قانونەکە خۆی واڵێەوە دەست خۆشکاو قادر دێمە لای بەڕێزت کاک فەیسەڵ دەگوتی ئەو پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکان ئامادەیان کردووە فەرمانبەران ناچار دەکات ئیلا لە بەری پارەی ئەو کاربە پاشەکەوتیان پێ بدرێتەوە لە کاتێکا فەرمانبەران بۆ خۆیان ڕەنگە پێویستیان بێ و ڕەنگە پاشکەوتەکە زیاتر بێت ئەم تێبینیانە چۆنە گەڵاڵە کراوە لەو پرۆژەیە وەکو عرضم کردی ئێمە بۆ ڕاستکردنەوەی باری نالەباری فەرمانبەرانە ینی شتێک لەو بارە نالەبارەوە ئیلا بە ناچاری ینی دەست بە شتەش براوە ئێمە ئەڵێن مادام طبعا ئەمە ئێمە لە چی لە ئەنجومەن من یەک تۆ هەنگاو بچمە دوا بۆ ئەنجومەن ئێمە لە چی ئەمە کرا کە حکومەت ئێوە چاکسازی لە سیستەمی دارایی و کاریگەڕی لە هەرێما بکە لە هەموو دنیا ینی ئەوەی کە حکومەت هەرێمێکە زۆر سەیرە بە سەراحەت ینی بە سەریحی سەیرە لە یەک کاتا خۆی موچەی فەرمانبەران و هاوڵاتیان کەمەکاتەوە ئەی بڕێ نەکەمەکاتەوە ئەی بڕێ ینی قەتعی لە ساڵ 20 بۆ لە ساڵ 75 بەرەو ژوور لە مقابلی ئەمە ئەوەی کەی ناوی زەریبە و باج و ئەوانەیە کە حکومەت وەردەگری ئەمە زەربی 2 زەربی 3 و چەند قات ئەکرێ يعني ئەمە لەلایەکەوە تۆ خەڵک داهاتی کەمە خەرجی زیاکە لە هەموو دنیا سیاسەتی حکوومەت ئەوەیە خەڵک داهاتی زیابی و خەرجی کەمکە بەڵام حکوومەتی هەرێم باز دەکات و بەعکسا يعني بەعکسی تەوژمەکە تەوژمی سیستەمی حکومڕانی ئەو مەلایەکە ئێمە ئەڵین مادەم ئەم فەرمانبەرە بڵین بە ژمارێک 10 ملیۆن دیناری لای حکوومەتە یعنی لانی کەم باشتر لەوەی لە باتەوەی کە لەو پارە کەمی کە وەری ئەگرێ خەچێکە بەڵام 3 ملیۆن 4 ملیۆن دیناری لەم پارە بچێتە مەسەڵەن کێشەی سیارە و سەرنەوی ئەگەر جێبەجێکردنی ئەم نەسانەمانەوە تر ئەو حەقی فەرمانبەران دەفەوتێ نامێنێت تەنها لەو ڕێگەیەوە دەبێ بدرێتەوە باقیەکەی والله ئەگەر بەم شێوەش بدرێتەوە بەڕاستی هەموو فەرمانبەران ئەبێ دوعای خێر دەتانەوێت لانی کەمی و پارێ لانی کەم کاکە یعنی بە بۆچوونی من یەکێک لە ئەندامانی ئەنجومەن من ناتوانم لەباتی ئەندامانی ئەنجومەن لەباتیەوە قسە بکەم من یەکێکم لەوانەیە کە ئەو پارە بەڕاستی پاشەکەوت نییە پاشە فەوت مردووەتەوە بووە یعنی من قەنەعەتم وانە بە هیچ جۆرێک لە هیچ حاڵێکە بەس قسەیەکیش ینی حکومت بۆ خۆی بە یاساوە پابند نەبوو پاشەکەوتەکەی داوای خۆت موسی پاشەکەوت کردو بە بڕیاری ئەنجومەنەکانەوە پابند نەخێر نەخێر من ئەوە عرزەکەم باهر ینی نمونەیەکی سادە باسکەین سبەینێک کێ مەسئولە لەم بڕیاری حکوومەت خۆ حکومت پێک ناتوێتەنە لە سەرکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزارەت هەیە وەزارەتی فڵان بە نمونە وەربگرە فەرمانبەرەکانی موچە وەرناگرن موچەکان پاشەکەوت کراوە ئایلاتەوە ئێستا بینی وەزیرا گۆڕێ وەزیرێکێتە شوێنێک لە کاکە من ئاگام لینە حکومت بڕێە یێتە سەر کۆی ئەنجومەنی وەزیران وەکو مؤسسە کاکە مؤسسانە مؤسسەی معنەوین یعنی خۆ تۆ بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران دەرەچێ من ئەڵێم ئەنجومەنێکی کە سبەینێ بە شێوەیەک لە شێوەکان ئەم کابینە ئەگۆڕێ کابینەکە یان تۆ بچی ملزمی کابینی داهاتوی حکومت هیچ پابند نییە یعنی بچی من حەزەکەم کە عەبدولقادر لە ڕووی یاسایەوە بم بڵێ حکومت بچی ملزمەکە هیچ یاسایەک نییە تۆڵی یاسای پەرلەمانم لایە بە پێی فڵان یاسای پەرلەمانی ساڵی ئەو نێونە کە تۆ ملزمی ئەڵێ نەخێر ئەڵێ بە پێی بڕیارێک کاکە بڕیارێک حکومەتەکەی کێت بە بڕیارێک هەڵەوەشێنێتەوە تۆ ناتوانانی مەسەن یاسا بە یاسا هەڵەوەشێت تۆ بڕیار بە بڕیار ئەو حکومەتی کێت ئەنجومەنێکی تازە حکومەتێکی تازەیە بڕیارێکە داڵێ من بۆ سیستەمە ئیش ناکەم ئەوم قبوڵ نییە لانی کەم بۆ نمونە من لە سا ئەوەنەی موچەکە چاکەکەم و موچە لە کاتی خۆیادم ئەمە سیاسەتی منە خاڵێکی کە حکومەت ئەڵێ لە کاتی چاکبوونی قەیرانی دارایی ینی خۆی ئەمە جۆرێک لە مەتااتێکی ینی مەسەلەی چاکبوون کێ بڕیاردا چاک دەبێت چۆن نزانین چاک بووە یعنی ئەم شتە هەمووی لە حاڵەتێکی مغەوەشایە بەڕاستی حاڵەتێکی تاریکە کێ بڕێ لەوەدا حاڵە حکومەت چاکە یا قراپە وتە تێبینی کەم لەسەر ئەو پرۆژەیە هەیە کە خۆتان ئێمە مەسەڵ یەکێک لەوانەی کە بۆ نمونە ئێمە و چۆنێتی مەسەڵەن دانی پارەکە لەلایەن فەرمانبەرێک و بۆ فەرمانگەیەکی معنی بۆ نمونە من خۆم یەکێکم لەوانەی کە پارەی داری کارەبا ئەدەم باش يعني من حساب بانقێکی مصدقم نەبێ و نەتوانم چەکی مصدق بنووسم بۆ فەرمانگەی کارەبا يعني کە فەرمانی کارەبا بەچی پارەکە لە سیستەمەکە بنێگوێزێتەوە بۆ سیستەمەکەی خۆی ئەمە من هەمە ئەگەر جێبەجێ بکرێت ئەم پرۆژەیە کارتێکی دروست دەکرێت کارتی موچە لەو کارتە و پاشەکەەوە دەدرێتەوە ئەبێت خۆی لە ئەسڵ ئێمە ئەبێ مؤسسەی بانقیمان بەڕاستی تۆکمە و بەتوانابێت کە ئەم مؤسسە بانقی لای ئێمە کێشەی زۆر گەورەی هەیە
تۆ ئێستا ئەگەر ئەو پرۆژەی جێبەجێ بکرێت دەمێ بە کورتی پێمان بڵێ چۆنە و ئەو پاشەکەوتە چۆن ئەو پاشەکەوتێک کە ئێمە بڕێرەکە ئەگەر جێبەجێ بکرێت ئینشاءڵڵا جێبەجێ فڵان موچەخۆر 10 ملیۆن دیناری لای حکوومەت پاشەکەوتێ ئەم فەرمانبەرە 3 ملیۆن دیناری تێک ڕێدایرەکانی حکوومەتی قەرزارە ئەبێ یەکەم حکوومەت بەڕسمی بە فڵان فەرمانبەر بوترێت لە حسابێکی بانقی ئەم حساب بانقی تۆ ئەوە پاشەکەوتی تێ ئەمە بێ حکوومەت جێبەجێیکە يعني مؤسسة جێبەجێکردن ئەمە پێ خاڵک خاڵی دوو ئەبێ ئالێتێک تەرتیب بکرێ ئالێتێکی ئەلکترۆنیە ئالێتێکی دەستیە هەر چۆن ناوی ئەنەی ئەم پارە ئەم باڵانسە ئەم ڕقەمە لێرەوە نەقڵ بکرێت بۆ سەر باڵانسی فڵانە وەزارەت کە وەزارەتی بڵێن پرۆژەکە نەخێر خاڵی ئەساسیە بۆ نمونەیە ماڵین فەرمانبەر بتوانێت لەو پارەی باج و مەسەن باج با کارەبا ئاو بات بەڵام ئەبێ مؤسسەی دیاری بکە و کاتە حکوومەت بتوانی ئەو باڵانسە لە باڵانسی فەرمانبەرەکە یا لە بڕی پاشەکەوتی فەرمانبەرەکە بگوێزێتەوە بە بڕی پاشەکەوتی فڵانە فەرمانگە دوا بە دوای ئەوە ئەبێ لایەنێک هەبێ کاکە بەڕاستی ئەبێ لایەنێک هەبێ ئەم ژمارە بکا بە پارە یعنی فەلسفەی حکومڕانی من حەزەکەم یعنی وەکو یەک شتی زۆر کورد بانک بینایەکی خاڵیە بێ پارە یعنی خۆم بینایەکە خۆچی بێ ئەگەر ئەو کاغەزیتیان نەبێ ئەو سیولە نەقدی کە ناوی پارێ ئەو کاغەزی کە ناوی پارێ ئەگەر سیستەمی بانقی قوی بانقی لە پشتۆ نەبێ کاغەزێکی ڕوتە باشە لایەنی پشتگیری ئەم ڕقەمە بەبێ لایەنێکی چاودێری کە کەسێک لایەنێک لایەنی سێم چاودێری پرۆژەکە بکات دەکرێت حکوومەت بۆ خۆی بە ئارەزوی خۆی جێبەجێ بکات لایەنێکی یاسایی بە ملایانی سێم مەسەن دادگای ئەو لە ڕووی بڕێرەوە پەرلەمان کە ئێستانیە پەرلەمان ئەوە حاڵی پەرلەمانە ئەنجومەنەکان وەکو عەرزم کردی وەزیرەکان بە هیچ شێوەیەک ملزەم نین بۆ بڕیارەکانی ئەنجومەن و بۆ بڕیاری ئەنجومەنەکان یعنی تۆ ناتوانن ئیلزامیان بکەیت سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەوە ینی دەسەڵاتی ئەنجومەنەکان پەرلەمانیش لەبەرەوەی پێشتر بڕیارێک نەدراوە بەپێی یاسایەکی پەرلەمانی ئەمە نەکراوە بڕیارێک ئەو کاتە من پێم وایە حکوومەت پێم وانێ کاتێکم کەماوە ئەو پرسیارانێکمەوە لە هەردوو بەڕێستانی دەکەم کاکە عەبدولقادر دەمێ پرسیاری ئەوەت لێ بکەم ئەگەرم کابینانەی حکوومەت بگۆڕێن کابینە دوای کابینە لە ئایندە ئەم مەسئولیەت تا لەسەر حکوومەت هەردەمێنێتەوە کە مافی فەرمانبەرانی خواردووە من بڕوام وایە لەبەرەوەی کابینەیەکە و لە مەسەرەن حکوومەتی یەک بە دوایەکە هاتوون بڵێن جیاوازە لە گۆڕینی سیستەمێکی سیاسی ئەبێت تەحمولی بکات چونکە فەرمانبەر لێرە لە کۆی واقعەکە بەرپرسیارەتێک هەردەمێنێتەوە مافەلای ناکرێتەوە بڵێ وەڵام من ئەمڕۆ ئەم کابینە نەماکەواتە ئەبێ بەرپرسیارەتێکی بێ بە فەرمانبەر بنەمای قانونیە بە ئەساسی قانونی هەیەمانەوە ئێمە مافی فەرمانبەر مافێکی مکتەسە بە قانون دیفاعی لە یەکات ئەوانە مافێکی وەرگیرا دەمێنێتەوە لە مافانە بە ئیتر چێتە تەحمولیەکە فەیسڵ باسی بابەتێکی کەوێش زیادکردنی باجەکە حکوومەت لە زۆر مەجالە باز زیادەکات لەسەر خەڵک لە بەرامبەری شتا وەزعی موچە و داهاتی ناوخۆیەری کوردستانەوەی کە دەیبینین ئەمانە چۆن یعنی ئەمانە بە قانون دەکرێن یاخود بینەن عەلا قانونیان چۆن بەبێ نەخێر بە قانون ناکرێت چونکە منطق نییە تۆ گیرفانی من بەتاڵەکەی تۆ ئیفلاسی پێکەیە تۆ لە گیرفانی منیش گیرفانم پڕکەیتەوە بە قانون دەکرێنە بە قانون کاتێک کە قانون ئیجراعاتێک دانێ زەریبەیەک دانێ لە مقابلە زمانێکیش بۆ هاوڵاتێکە تەرتیبەکان ناکرێت ئێستا تۆ ئێستا من لەم دووسێ ڕۆژات لە ئەنتەرنێت بینیم کتابێک کراوە بۆ هەموو دایرەکانی تاپۆ لە هەولێرە کە هەر هاوڵاتێک کاتە ئێرە ئەگەر تەسفی حسابی لە دایری کارەباوە نهێنا بوو معاملەی بۆ نەکرێت ئەخر زۆر نامەنتیقە من فەرمانبەرێکم قەرزارم 30 ملیۆنم بەلای حکوومەتەوەیە منتیقە من ئیشی دایری تاپۆکەشم بۆ نەکرێت لەبەرەوەی بڕۆم هیم بکەم ئاخر کاکە حکوومەتداری وا ناکرێت بەڕاستی حکوومەتداری وا ناکرێت کاکە تۆ ئیفلاسی بە من کردووە لانی کەم وەرە کاکە با ئەگە من فەرمانبەر بووم جاری و چاوپۆشی لێ بکەیت تۆ هاتووی 20 ملیۆن دیناری منت سقوط کاک عەبدولقادر دەمێ ئەومان بۆ ڕوون بکەوە کە هەموو جۆرە زیادکردنێکی باج ئیلا دەبێت لە ڕێگەی قانونەوە بێت بەیاساکرێ بەتەکید بەیاساکرێ حکوومەت ئێستا ئەو بڕیارم کردی وتم من هیچ بنەمایەکی قانونی هەیە بڕیاری زیادکردنی حکوومەت کەوتۆتە واقعێکەوە بڕیار لەسەر بڕیاردەریەکە بێگەڕانەوە بۆ یاسا بێ سڵەمینەوە لە ئاساوارەکەی بەڵێ سەبارەت بە بڕیاری زیادکردنی باجەکان یعنی ئەمە لە عێراق لە ڕێگەی یاسای بودجەوە ساڵانە دەکرێت لە هەرێمی کوردستان ئەم یاسای بودجە نییە کەواتە دەبێت بنەمایەکی قانونی هەبێ یاخود تەنها بۆ خۆی حکوومەتم بەڕێوانە دەدات من بڕوام وایە هیچ سەنەدێکی قانونی نییە هەر حکوومەت خۆی بە خۆی واخۆی خستوەتە واقعەکەوە کە حاڵتی تاریەکی دروست کردووە بەم حاڵتی تاری ئەو بەم وەکو چۆن لە ئەحکامی عورفی هاتۆ کۆمەڵی قەرارات دەرەکە خۆی ئەتوان بڵێم حکوومەت وای ئێستا ئیشەکە کە دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی کردووە بە یەک و
وخۆی هەموو قرارە دەرەکە بە مەسابەی تەشریع و بە مەسابەی تەنفیزی من لە کۆی قسەکانت ئەوم دەستکە و کە تەنها یەک ڕێگەی قانونی هەیە بۆ ئەوی فەرمانبەران بتوانن ئەو بڕەپاشەکەوتە موچەی وەربگرنەوە ئەوی ژەوەی لە دادگاکان یاریمی کۆسانی یاخوددا دەستەی بەرزەفتکاری داوا تۆمار بکەن ئەو حکومت پابند بکات کە ئەو حەقە بگێڕێتەوە. بڵێ ئەوە ڕێکارە قانونیەکەیەتی کە تۆ ئەم مافە ئیسپاتە قرارەکە بەڵام کێشەکە لە جێبەجێکردنەکە وەکو خۆت ئەفەرمیت من کە حکومت بڕیارێکی ئیسا چەندان قراری محکمەمان لێ جێبەجێ ناکرێت خۆ ئەو شتێکی تر لەو قرارانی محکمە واتە تۆ فەرقی چی لەگەڵ ئەمە مەسئولیت لەسەر دادگاکان دروست ناکات لە دوای ئەو خۆناغەکە دادگا قرارێک دەرەکات ئیخساسێکی کولی دروستەکە کە لە کاتێک حکومەتم بڕیارە جێبەجێ ناکان پارێ بە خەڵک ناداتەوە حکومت تۆمەتبارە یاخود لەوێ حەقی خواردووە حەقێکی خواردووە بەسکێ ئەم ئیجراتەیە کاسبینێ بڵین دادگا قرارێکی دەرکردووە بەڵێ بۆ منە فەرمانی دەستگیرین بۆ کەسێ دەرەکات یەکە شوڕتە نەتوانێت بڕات دەستگیری بکات چی بکات قەزا چی بکات واتە ئێمە خۆت کەسێکی قانونی ئێمە ناکرێ اختصاسەکان پێشێل بکەین بدادگا بخۆی بڕا خەڵک دەستگیر بکە ئیلا تۆ جیهازێکی مختصر تەیە کە خەڵک دەستگیرەکە لەبەرەوە جیهازێک تێ بۆ تەنفیز کە بریتێ لەدایک دەبێت خەڵکی چاوەڕی ڕەحمی حکومت بۆ خۆی بێژدانی خۆی بگاتەوە قەنەعەتەی کام حەقە بگێڕێتەوە کە خواردوویت حکومت خۆی گەر سەرنجی هەنگاوەکانی بکەی وایە باشە مەسەلەیەکی کە حکومت مبارڕێک دەهێنێتە ئەویش دانەوەی ئەم پارەیە کە لە خەڵکی دەگرێتەوە بۆ قەرزی کە قەرزارە حکومت لە کۆمەڵێ شوێنی کەوە ئەمە چەندە بابەتێکی قانونیێت تۆ پارە لە خەڵک وەربگریەوە بیدێ بە قەرز کە لەسەر دەسەڵات حکومەتە مشکلەکە لەوایە حکوومەتی هەرێمی کوردستان کە کۆمەڵێک مامەڵی کردووە مامەڵانە زەرەری کردووە بەڵام مشکلەکە لەوای بێ هاوڵاتی باجی ئەم زەرەرەوە نەک خۆی باجی زەرەرەکە بە خۆی ئەمەش بەڵێن پێچەوانە ئەگونجێت لەگەڵ دەوڵەتداری و حکومەتداری چونکە نابێ حکومەت لە ئەسوء احتیمالە هاوڵاتیەکانی باجی خەتەکانی ئەو بن ئێمە مەبدەیەکی قانونی ئێستا تەنها فەرمانبەرانی هەرێمی کوردستان باجی هەڵەکانی حکومەتیان داوە بەس فەرمانبەرانی هەرێمی کوردستان باجیان داوە کاک عەبدولقادر بۆ خۆش فەرمانبەر یعنی شارەزای مەعانەتە قانونیەکانی فەرمانبەرانیشی بە گوێرەی حکمی اختصاصەکەی خۆت مەعانەتەکانی فەرمانبەر تەنها موچە و مەسائلی مالیە لە ئێستا یاخود مەعانەتی دیکە نەخێر ئێمە من دیراسەیەکی ئەوەم کردووە کە ئێمە سبەینێ ڕوبەڕووی دەیان کێشە و منازعاتی گەورە ئەبینەوە لە بەرەنجامی تەعتیلبوونی دەوائیری حکومی و بڕێوە نەچوونی کاروباری هاوڵاتیان لە دەوائیرەکانە کە بەڕاستی ئەمەشی تر لەو ئیشکالەتانە بەڵام من سەیرم لەوەیە حکومەتی هەرێمی کوردستان بۆ نوێسا لە پارێزگای سلێمانی لە هەندێک دەوای 2 ڕۆژ داوامەکرد لە هەندێک دەوای 3 ڕۆژ داوامەکرێ زۆر بەلاشیەوە تەبیعیە ناکرێت حکومەت لە مقابلی ئەوەی کە خۆی خەوتۆتە واقعێکی واوە دەواییەکانی داوامی فەرمانگەکانی ژەستە یاسایی لە هەرێمی کوردستان ناکرێت خۆی ئەوەیە هەموو دەرن کاتێک کە تۆ بڕیارێکە دەی قانونی نییە خۆی قانون کە تۆ لەسەر ئەساسی قانون بڕیارە دەی ئاسواری قانونی خاتەوە بەڵام کاتێک کە تۆ لەسەر ئەساسێکی قانونی بڕیار نادەی ئاسواری غێر قانونی خاتەوە لە دەر نەتیجەشە هەموو هاوڵاتیان و فەرمانبەران زەرمەندی ئەم ئاسوارە قانونیانە بەڵێ دەست خۆشگا بڵخەگەر تێبینێکت ماوێ دەمێت لێت وەرگرم و قسەی کۆتایی و قسەکان لە کاک فەیسەڵ وەربگرم کاک فەیسەڵ فەرمانبەران دەتوانن چی بکەن و دەتوانن چی کە بکەن بۆ ئەوەی مافەکانیان بگێڕێتەوە وڵا کە بەنسبەت ئەوەی هاوڵاتی ئێمە وەکو لە کۆمەلگایەکی بڵین مەدەنیە عادەتەنەوەی کە فەرمانبەرانێکا مەسەلەن بایکۆتە ئەوەی کە فەرمان خۆیەتی خۆپیشاندانە وازێنان لە کارەکەی ئەم ڕێگانە هەمووی تاقی کرایەوە غێری ئەوە فەرمانبەری تۆ بێ چاوەڕی لە فەرمانبەر جێشی نیە تا شەڕی پێ بکە مەسەلەن چەکی نیە تا شەڕی پێ بکات فەرمانبەرەکان ناتوان شتێک گوتیان بۆ بکەن فەرمانبەران بۆیان ناتوانن دادگا ناتوانێت پەرلەمان پەخراوە کەواتە چارەسەرەکە چییە وڵا بەداخەوەین ئەو واقعی هەرێمی کوردستانە ئێمە بەداخەوەین ئەگەر مەسەلەن کێشەکە لە پارێزگا بێ ئێمە توانین وەکو ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ پارێزگار ئەم شتە لەبەرەوە پارێزگارەکان مەسەن ملزەم بە قەراری ئەنجومەنەکان و حکومەتی خۆجێی بەڵام ئەمە بڕیارێکی حکومی و حکومەت ملزەمە بەرامبەر پەرلەمان و وەزعی پەرلەمانیشە جاکەواتە هەروەی جەناب دەبێت چاوەڕێ بکەین تا حکومت خۆی قەیرانی دارایی و باری گوزارانی حکومت باش بێت دو بەدوای ئەو حکومەتە خەڵک چاوەڕانی ڕەحمەتێک بکە بزانێت ئەو حکومەتە کەی دڵی نەرمە بێ بەرامبەر معاناتی ئەو کەس و کاری شەهید و پێشمەرگە و کەم ئەندام و فەرمانبەر و مامۆسا و
ئەو موچە خۆران بەس بەدەوەی کە عەبدولقادر کە باسی کرد یعنی ئەگەر بە کورتی ئەمەش زۆر بێت کە یعنی ئەوەی کە فەرمانبەرێک 2 ڕۆژ یا 3 ڕۆژ دامەکە طبعاً ئێمە ئەنجومەنەکان کاروباری کاروباری چاودێری فەرمانەکانەوە بەڵام لە کاتێکە کە تۆ فەرمانبەرێکە بینی حکوومەت لە ساڵ 25 لە ساڵ 30 موچەکەی ئەدات ئێکەکەش لە ساڵ 30 چونکە هەر عەقدێکی متەبادلیش بێ ئەم فەرمانبەرە عەقدێکی لەگەڵ حکوومەتەیە ئەم داوام بۆ حکوومەتەکە و کاتی خۆیدا بە حکوومەت لە مقابلەوە پارەیەکی ئەداتێ پارەی کەمەکاتۆ بە حکوومەت چاوەڕێوەش کە خەڵ داوامەکەی کەمەکات کەواتە ناتوانن داوا لە فەرمانگەکانیش بکەن داوامی ڕێکوپێک و مەزبوط بکەن لە کاتێکە حکوومەت حەقی خواردن و موچەکەیان نادات نەشمان کردو چونکە بۆ واقعەکە دەست خۆش کاک فەیساڵ زۆر سپاسی هەروکتان دەکەم بە ڕێزان زۆر سپاس بۆ بەڕێز فەیساڵ ئیبراهیم ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وارووا سەرۆکی فراکسیۆنی خزمەت وارووا بەڕێز بۆ زۆر سپاس بۆ کاک عەبدولقادر ساڵح خاوەنی بڕوانامی دبلۆم لە قانونی ئیداری کە لە بەرنامە کرد و بە ڕێزان ئامادە بوون بینەرانی بەڕێستا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم ئاسوودە بن و زۆر سپاس بۆ کارنیشم خواتان لەگەڵ بێت